دیارە شەوی ڕابردوو 25/26 ئەو حالەتەی کەوا ڕوویدا لە ڕانیا خزمەتی ئێمە بە ناوی فەرسەد خالید قادرە کە تەلەفۆنیان لۆ کرد بوو لە سەر و چاوێ گەڕابەوە چوو بۆ لێن دەرێت لە کاتی ناخواردن لە گەرەواندا بە لەو حادیسەیدا بووە ئەوەی کە کاک مرادوان تێیدا مەسەن تووشێ و حادیسەی بوون جا بۆیە ئێمە لە ڕێی تەلەڤیزۆنەکانەوە لە ڕێی ئالامەوە داوا لە هەم بەرپرسان دەکەین کەوا بەڕاستی سەر و سۆراغێکی ئەم کوڕەمان پێ بدەن ئایا مایە نەمایە گیرایە چیکی دێ چی نەکردی ئەگەر حالاتێک یاسایەک شیشتەی یاسایی لەسرە پێمان خۆشە و حەق خۆی وەربگرێت و بە یاسای خۆی بگاتن ینی بە حەق خۆی بگات بەڵام ئەگەر هاتوش مەسەن هیچی نەکردیە و داواکارین ینی بەڕاستی بگەڕێتەوە ناو ماڕ مناڵی خۆی ئێستا ئەمە هەموو خزمان وا لێرە خڕبووینەوە ینی بەڕاستی هەمومان دڵمان لە ڕاوچێدایە بۆی کەوا بزانین ئایا ئەو پیاوەمان چی لێ هاتووە و وەچی بەسەراتیە چکە هەرچی دەچینە لای و هەر دەرێ خەمتان نەبی و هیچی لێ نەهاتیە و یا مەسەرەن ئەوەیە ینی هیچ ئەوە چی دیار نییە.